جارێکی دیکە بە بیانووی کۆڕۆناوە دادگایکردنی هەر یەک لە بەدەلبەرواری و ئومێدبەرۆشتی دواخرا بۆ 18 مانگە. ئەمەش ناڕەزایەتی تیمی پارێزەران و کەسوکاری دەستگیرکراوان و چاودێرانی بواری مافەکانی مرۆڤی بەدوا داهات. ئەو دۆسیە تەواو پێوە دیارە مواطنەی پێوە دەکرێتن و ئەو دۆسیە لایەن دەسەڵات نایەوێت لای بتەوە وەکو تیما پارێزەرا وەکو کەس و کارên van کەسا ku ji badînan hemî cara berhevî vê dadgehê ben û ev dadgehe ya berdewam ku ya mubatalê diketin. ئەمڕۆ دادپەروەری دواخرا ئەمڕۆ دادپەروەری ڕێگەی لێگیرا کە بەرقەرار بکرێ. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT کە ڕێکخراوێکی بواری مافی مرۆڤین و بەرگری لە مافی مرۆڤ دەکەین بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی زیندانیان و زیندانیانی بادینان بەتایبەتی. کەسوکاری جیراوانی بادینان نیگەرانن لە دواخستنی دادگایکردنی بەدەلبەرواری و ئومێدبەرۆشتی چاوەڕوانی ئەوە بوون دادگایی بکرێن و چارەنووسیان یەکلایی بکرێتەوە، بەڵام جارێکی دیکە بێ ئومێد بوون. یە ئیهانەمەتکەن یێمە نەمە خەوە نەمە نوستنە نەمە خواردنە نەمە بەخواردنە ئەوە سەری ساڵێک و دەهەی بەسی هەیوانە دەزانی چونکو بۆچ نەمستەحەقی گرتنەیە. باشە دادوەر ئەن باشە دادگەه مهمترین حسیانە کو کۆرۆنا دادوەری گرتی باشە هی نەشێن پێشوەخت پارێزەر ئاگەهدار بکەن کو کۆرۆنای گرتی نەشێ دادگەهێ پڕێڤەر بەتن. آنجی بوان خوشە کو ئەم vêrێکە دەینە بەرخۆ ئەم هەر دێن و تەجیلکەن. سەد عیف و مخابن دەبەرە بادینان گرتیێت بادینان وسا ڕەزیل بووین. سەد عیف و مخابن دەبەرە بادینان هەندا بۆ وی ملەتی بۆ vê حکومەتê وسا دڵسوس وسا ڕەزیل خەلکێ hani duhokê boçî mehkemeyê dil car duhokê pêkin car vêrê pêkin car duhokê car hewlêrê car duhokê car hewlêrê çi mesele çi divê. نزیکەی ساڵێک پێش ئێستا بەدەلبەرواری و ئومێدبەرۆشتی وەک دوو چالاکوان لەلایەن هێزە ئەمنیەکانی دوهۆکەوە دەستگیر کران بە تۆمەتی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و ڕێخستنی خۆپیشاندان بڕیاری زیندانیکردنیان بۆ دەرکرا. هەڵکورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.